کاک محەممەد ڕۆژی پێنجشەمە نرخی زێر یەک ئونسە گەیشت نزیک بۆەوە لە 5600 دلار. ئەمە وای لە هاوڵاتی کرد تەنانەت بۆ زیویش کە گەیشتە 120 دلار وای لە هاوڵاتی کرە و پارەی کە هەیەە ڕۆژی پێنجشەمە بیان بە زێر ڕۆزی و ئێستا کاوە بۆ جۆرە دابازیوە. کێ بەرپرسیارە لەم دۆخی کە لە بازاری کوردستان وای کرد کە ئەو هەموو خەڵکە بۆ شێوەیە زەرریان لێ بکەوێت. سەرکە من دوو جوابم هەیە بۆم پرسیارێت جوابێکیان ئەوەیە کە ئەم بازارە خۆی هەروایە ئەمە مزاربەیە سپێکولیشنە بازاری تاقیکردنەوەی بەختی خۆتە کە تۆ چتە و بازارەوە چەند ئەگەری قازانجی هەیە هێندەش ئەگەری زەرری هەیە بۆ ئەو کەسێک کە چێ لەوێ پارەکەی خەرجەکە لە دوجارە هەر خۆی بەرپرسیارە لەو خەسارەیە کە ئەوگەر قازانجیش بکە و باسی ناکە بەڵام بۆ لە حەزەی خەسارەکە هاواری لیاڵەستێ بەڵام ئەوەی تێپەڕێ لە کوردستانە تۆزێک ناواقعیە و تۆزێکی زۆریش ناماقوڵی تایە. یعنی بۆ نمونە هەمیشە زێر و زی و لە یەک دوو هەفتەی ڕابردووە لە کوردستانە نرخەکەی گرانتر بووە لە بازاڕە جیهانیەکە جاری وایە بە ڕادەی ساعبی ساسی ئەمە هەر ئەو ناماقوڵەیەکە و خەڵکە و کڕیار و فرۆشیارانە بۆ خۆیان دروستیان کردوانی با بڵێن وهمێکیان دروست کردووە لە سلێمانی و هەولێرا بە تایبەتی تر پیان وایە ئەوانە توان تەحدیدی نرخ بکەن و یا با بڵێن نرخدانێن لەسەر شتەکان دابڕاو لەوەی کە لە دنیا خۆی چۆنە کە ئەمە وانە ئەمە ناماقوڵیە تۆ بە هەم کەموو کەسێتوانێت لە ڕێگەی کلیکێکۆ لە مۆبایلەکە بزانێت نرخی زێر چەنەوە نرخی زی و چەنە لە سەروی ئەمەوە تۆ ئەگەر لە سایەک سادوو زیادەی پێ بدەیت لەبەرەوەی زێڕەکە و زیوەکان فیزیکاڵی بۆ هێناویتە سلێمانی و هەولێر یا بەغاو بەسرە قەینا بەڵام ئەگە گەشتە سەروی سادوو ئەمە ناماقوڵیە بۆ ئەم پارە جوانی خۆت ئەدەی بەدەست مناڵەوەڵاتیانەش کاک محەممەد کە پێشینیان نییە لە کڕین و فرۆشتنی زێر و زیوە دەستی شەیە کارەکەت با لەم کاتانێنە بازارەکەەوە لە برەوە بازارەکەیسە زۆر شڵە قاوە زۆر شڵە ژاوە.